باشە بەڕێزان ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە و هیوادارم کە زۆر باش بن. ڕاستیەکەی ویسم تۆزێک لەسەر مەسەلەی ڕۆژئاوا ئەوانە قسە بکەم بە چەندە دوایی خەڵک ئەتوانێت گوێ لە لایڤەکە بگرێت، هیچ کێشەیەک نییە. لە کاتی خۆیان با بڵێن، چونکە ئێستا ئەمە هەروە چەند دەقیقەیەک دێن کۆتۆتەوە کە ئەوە لایڤەکە بکەم دخوا بە ئەمە چاکەم بڵێن. بە هەر حاڵ لە ڕۆژئاوای کوردستان خۆتان نەزانن کە چەند ڕۆژێکە تورکیا بە ئەنواعی چەک هەموو سەرخان و ژێرخانی ئەو کۆمەلگایی تێکداوە لە ڕۆژئاوای کوردستان، بەڵام بەداخەوە کە ئەوەی کە لە بینی فەڵەستین و لە بینی ئیسرائیل ڕوەدا هەموو ئەوانەی کردو بەژێرەوە. لە مێژووی کوردیشە ئەومان زۆر هەیە کە کاتێک کورد قەت و عامەکری هیچ کەسێک قسە ناکە، کاتێکە هەڵەبجە کیمیاباران کرا، کاتێکە لە شەڕی ئێران عێراقا کورد ئەو هەموو قوربانی یا کاتێککە ئەنفال کرا، کاتێککە 5,000 گوند لەگەڵ زەویە تەخت کران، ئالۆ قۆناغانەیە لەسەر ئاسی دنیا لە تەواوی میدیاکانە هیچ کەسێک بە یەک وشەیش باسی کوردی ناکرد کە کورچی بەسێت و وەزعەکەی چۆنە. ئێستایش بەڕاستی هەر بە هەمان شکڵە، حتا نەکرد مەسەلەن میدیا جیهانیەکان بازە سەر ڕۆژئاوای کوردستان ناکەن کە کەرتی کارەبا ئەڵێ، کەرتی نازانم ئەوەی بهین بەنزینخانە ئەڵێ، خەسەخانە ئەڵێ، مزگەوت ئەڵێ، هەموو ئەمانی تێگاوە بە سەریەکە. بەڵام لە ئاسی دنیای هیچ کەسێک بەڕاستی باسی ئەو مۆزوعە ناکە. هەموو چاوەکان لەسەر قەزیەی حەماس و لەسەر قەزیەی ئیسرائیلە. هەتا کوردەکەی خۆشمان لە ڕاستیە خۆی بەدبەختیەکە لە حقیقەتە ئەمەیە، کوردەکەی خۆشمان بە هیچ جۆرێک خۆیان لە قەرەی ئەو مۆزوعە نادن کە لە ڕۆژئاوا ئەگوزەرێ. منتەقیتیان نیە تۆ ژن و مناڵی خۆ بکوژێن، وڵاتی خۆ وێران ببێ، بەڵام بە خەیاڵتانەیە، بەڵام شۆ و ڕۆژ سۆشیال میدیا پڕکەی لەوەی کە لە فەڵەستین چیە گوزەرێ و لە ئیسرائیل چیە گوزەرێ. ئەمەش بەڕاستی بەدبەختیە. عەزیزان، من بە کورتی بە ئێوە بڵێم، کوردی بە شەرەف ئەو کوردەیە کە سەرەتا دیفاع لە گەل و لە نیشتیمانەکەی خۆی کات. هەر ئینسانێک، هەر گروپێ، هەر ئەحزابێ بە هیچ جۆرێ لا نەکا بەلا گەلەکەی خۆیەوە، لا نەکا بەلا نیشتیمانەکەی خۆیەوە، لا نەکا بەلای ئەو خوێنەی کە لەبەر گەلەکەی و هاوزمانەکانی خۆی ئەڕوا کە هاوزمانەکانیشی وەکو خۆی هاوزمانێتی دینیەن، هاوزمانێتی هەموو شتێ هاوزمانێتی، ئەو کوردە بەڕاستی شەرەفی نییە، بەڕاستی ئەو کوردە بێشەرەفە. بۆیە لە ئێساوە بەو پەڕی سەلاحەتەوە ئەڵێم تەواوی ئەو کەسانەی کە بە هیچ جۆرێک باسی ڕۆژئاوای کوردستان ناکەن، بەڵام دائەنیشن باسی مەسەلەی حەماس و ئیسرائیلەکەن، ئەو نەشەرەفیان نییە. بەڕاستی دڵنیاتان لێکەم وەکو ئەو ژنەیان لێیەت ئەڵەن ژنێک ئەبێ ئەچێ سێکسی خۆی ئەفرۆشێ، هەمووی ئا بە بەرماڵ ئیخاتە مزگەوتەوە، دوایی ئەچێ بۆ لای مەلایەکی مامۆسایەکی ئاینی ئەڵێ مامۆساتۆڕە چۆنە بەرامبەر بەوە، ئەڵێ چی بوو؟ ئەڵێ وەڵای من هەر سێکسم کردووە و پارەم وەرگرتووە و پارەکەی ماوە بە بەرماڵ و خزمەتە مزگەوتەوە. ئەڵێ وەڵا دادەگیان بەس قنگەتڕێکە بۆ ماوەتەوە. قەسەم بەخوا تەواوی ئەو کەسانی بەس قنگەتڕێکیان بۆ ئەمێنێتەوە. ئەوانەی کە دیفاع لە گەلەکەی خۆیان ناکەن، یەندا ئەنیشن جارێ خەمی ئەویانەکە لە غەزە چی ڕوئەدایە، لە ئیسرائیل چی ڕوئەدا. کێشەی غەزە و ئیسرائیل تیان ساڵە هەیە، مشکلەی خۆیانە بەڕاستی، هیچ مشکلەی ئێمە نییە. خۆ کاکە ئێمە بڵقاسمەنین لەو پەڕی دنیا شەڕ بێ ئێمە لێرەوە دانیشم هینکەین، وەکوڵێن لەو پەڕی دنیا شایبی ئێمە لێ بچکەینە. ئەو کاکە مەسەلەن فلانە وڵاتوان شەڕەکە وەکە مشکلی ئێمە برایشین، ئاخر ئێمە سەرکی سیرین قنشکی پیازین، ئێمە چین دائەنیشین تەداخل لەر هەموو شتێکە ئاکەین. کاکە جێگە و ڕێگەمان چییە کاکەجیان؟ سەرۆگوزەرانی ئیسرائیل لەکوێیە؟ خۆی ماوەیە بەر لە ئێسا لە نەتەوە یەکگرتوەکان ئاوا خەریتەکەی دەرهێنا، هەر ئابەم شکڵا پیشانی هەموو دانیشتوانیە، وتی ئەمە خەریتەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، کەواتە شەڕەکان هەمی بە بەرنامەیە. عەزیزان، زۆر جا شەڕ لە مێژووە ڕوئەدا، دوو تەرەفکە شەڕەکەن، هەر دوو تەرەفەکە تەواوکەری یەکترینن، یعنی هەردووچیان تەواوکەری یەکترین بۆ مانەوەی خۆیان، چونکە بازرگانانی خوێن، بازرگانانی شەڕ جا بە ناوی دینەوە بێت، هەر دینێ بێ، بە ناوی نەتەوە بێ، بە ناوی نازانم نیشتیمانەوە بێ، بە ناوی مەسەلەی ئازادی و شەڕی چینایەتیەوە بێ، زۆربەی زۆر جار هەمووی بەرژەوەندیە بۆ مانەوەی یەکتر تەواوەکەن. تۆ سەری مێژووی جەلالی و مەلایکە لە ساڵی 60ەکانەوە یەکێتی و پارتی شەڕیانە، باش نییە هەتا ئێستا زۆر جار شەڕی گەرم، هەندێک جار شەڕی ساردیش، تەنها و تەنها بۆ مانەوەی یەکترینە.
ئەوان لە شەڕی ناوخۆیان مەسەلەن مەسئولینی یەکێتیان ئەگرێت نیانەکوژ وەکو هێرە و وەکو نازام چێ ئەوانە بەڵام کوڕەفاقیێکیانەکرد ئەیان کوشت ئەسیرێکی یەکتریانە کوشت بەڵام ئەگەر مامجلال بژیرە لای پارتی نیانە کوشت مەسعود بژیرە لای یەکێتی نیانە کوشت بەس کوڕەفاقیەکانە کوشت لەبەر ئەوەیە ئەمە بۆمانەوەی یەکترە ئەمانە بۆ ئەوەی کە بمێننەوە و بۆ ئەوەیە کە مەسەلەن ئێنێژی لەو شەڕە وەرەگرن بۆمانەوەی خۆیان پارەی تیاپەیاکەن بازرگانی تیاپەیاکەن من بەلام سەیرە فلانە ئینسان و فلانە خەڵگیەدا ئەنیشێ ئای کاکە ئێمە دینین و ئێمە هەمومان مسلمانین و ئەی خۆ کوردی ڕۆژئاوای مسلمانە کاکەجان ئەی بۆ تۆ خۆت کوردیت مسلمانیت هاوزمانەکەی خۆ لە ڕۆژئاوا کووردە مسلمانە بە خەیاڵتا نایە لەوێ ئەو خەڵکە ئەکوژێ بەڵام خەمی حەماستە خەمی ئیسرائیلتە بەڕاستی خەمی ئەوانتە کاکە یەک تۆ شەرە باشە کاکە ئەمە کوێی دینیە لە حەقیقەتە ئەمە کوێی دینیە پاشان دنیای عەرەبی و دنیای تورکی چیان کردو بۆ میلەتەکەی تۆ قوڕێ بەسەر ها تۆ قازی مەحەمەد مسلمان بوو باشە پێشنوێژ بوو قازی دینی بوو حکوومەتی شایێران لە سێدارەیە شێخ سەعیدی پیران بەر لەوەی بڕوا بۆ سەر پەتی سێدارەکە نوێژی کرد اینجا چووە بەردەم پەتی سێدارە داگیرکەرانی کوردستان نە ئیسلامی کوردیانەوێ نە کۆمۆنیستی کوردیانەوێ نە ئەلمانی کوردیانەوێ هیچیان ناوێ بەڕاستی کام فەڵەستینی و کام عەرەب لە ئاسی دنیا دیفاعیان لە ئێمە کردووە زەحمەت نەبێ دەی خۆ ئێمەش گەلێکی مسلمانین کاک خۆ ئێمەش خاکمان داگیر کراوە ئەگەر مەسەلەکە ئەنتەرناسیۆنالی ئاینیە کە ئێمەی مسلمان ئەبێ دیفاع لە گەلی فەڵەستین و ئەوانە بکەین ئەی بۆ 50 دۆڵی عەرەبی هەیە دیفاع لە ئێمە ناکەن بۆ مەگەر ئێمەش مسلمانین بۆ ئەمەگەر ئێمەش ئینسانین بۆ مەگەر ئێمە سەر خاک و ئاوی خۆمانین کورە تۆزە شەرەف باشە بۆ ئینسان کابرادا ئەنیشێ ڕۆژی 100 جوێن بە منەدا و ئەزانێ من ئیسرائیلم و من پەلاماری حەماسم ماوە و ئەزانێ بە سوکایەتی و جوێندان بە ئارامەحمە بە نمونە ئیتر شەڕەکەی بینی ئیسرائیل و بینی حەماس ڕاوەستێ من عەزیزان ئەمە هەر وەسێتە لە باوکم بۆ ماوەتەوە لە ژیانما باوەڕ بە قسەی عەرەب و تورک ناکەم ئەمە یەکێکە لە قسەکانی باوکم لە مناڵیەوە پێی وتومتێتی لە ژیان تا باوەڕ بە قسەی عەرەب و تورک مەکە من لە هەموو تەمەنی خۆما باوەڕ بە قسەی باشترین عەرەب شەریفترین عەرەب باشترین تورک شەریفترین تورک ناکەم تەواو ئەمە فاشیسمش نییە لەبەرەوەی ئەمانە بە درێژایی مێژووی ئێمە من و گەلەکەمیان چەسانەوە کاک هەر کەسێ خاچی خۆی خۆش نەوێ شەرەفی نییە دینیشی نییە بەڕاستی هەر دینیشی نییە ئەو مسلمانەی دا ئەنیشێ خەمی نەتەوە و نیشتیمانەکەی خۆی نییە خەمی ڕۆژئاوای کوردستانی نییە لەبەرەوەی ئەردۆغانی ئیسلامی یەدا ئەنیشێ قەتڵ و ئامیانەکە ژن و مناڵە کوژێ ئەو نەشەرەفی نییە یەدا ئەنیشێ خەمی نازانم هینی هەیە خەمی غەزەم هەیە و ئەوە برا عەرەبەکانمان ئەکوژێن ئەی 50 دۆڵی عەرەبی هەیە بۆچی قسە ناکەن زەحمەت نەبێت تو خۆ ئەمە چ منتەقێکی تایە و چ عەقڵێکە کابرایەکی ڕەشەوەڵاخ دوور لە ڕووی ئێوە لە ناو جەرگەی سویدا هەڵەسێ قورئانە سووتێنێت باشە نە کووردە نە ئیلاقی بە کوردەوە هەیە نە مشکلەی ئێمەیە کابرایەکی عەرەبە ئەچێ قورئانە سووتێنێت لە 50 دۆڵی عەرەبیە لە تورکیا یەک کەس قسە ناکە کەچی لە 50 سەجادە مزاهرەیەکە وڵاتیشی سویدە بەرەوەی کە کابرا قورئانی سووتاندووە آخر کوردە دڕا تۆ بەشەریت کوڕە کاکە تۆ چ میکرۆبێکی بەڕاستی کابرا قورئان لە سوید ئەسووتێنێ 50 دۆڵی عەرەبی هەیە شاناسی بە هەموو شتێکەوە ئەکەن قسە ناکەن تۆ لە سلێمانی و لە پێنجەوەکیەوە یەکتە سەر شەقام وەڵام من دژی قورئان سووتانم تۆ عیلاقە چییە کاکەجێ تۆ قچیە ئەگەر کووردە قەی ناکا بڵێ لە بای نەدەوڵەتیەوە و لە بای جیهانی ئیسلامی عەرەبیەوە بۆی من پیاو خراپ نەبم نە هەڵوێسم ئەبێ بەم تۆ عیلاقە چییە کورە کورد داماوە بەڕاستی عەزیزان بە درێژایی 100 ساڵی ڕابردوو کە کورد دەستی بە هیچ نەگا لەبەرەوەی خائینە کاکە کۆمۆنیستی تیا بوو کاتی خۆی ساڵی 90ەکان لەگە مناقەشەیە کرد ئەوی کاگارم کاکا ئێمە کۆمۆنیستین ئێمە چینی کرێکار بۆ ئێمە مۆزوعە نەتەوە و نیشتیمان و ئەمانە هیچ نییە ئەموو کاکە ژیان ئەبێ لە پێشە ئێمە عێراق ڕزگارکەین کووت ڕزگارکەین کاکە تۆ کۆنە پەرستی ئارامەحمەوە ئێمە ئەبێ لە یەک کاتە تەواوی کرێکاران لە ئاسی دنیاە سەرمایه‌داری بڕوخێنین و سۆشیالیزم بنیاد بنین لە ئاسی دنیاە خۆم ئەوە 27 ساڵە لە ئەوروپایم کرێکاری ئەوروپی هەر کورد ناناسێ بەڕاستی
كشي كومال اللي تولود لأوروبا أقرانو أو كاتها إمش أوروبا ما النبيني بتخوا جمجو داما بون أيو كاغارام كريكاراني بريطانيا كريكاراني أمريكا دفاع لكريكاراني كردكن كريكاراني ألمان وأوانا ودفاع كن كريكاري شوشتي كاكا إسليرم سيبشي كريكاري أوروبي هالنازن ماركسكي إيه هوار بخوا لقى صد كريكارا قسم كدو على ماركسكي نازاني أشم لا يتو لجوجل أقرم على ما أورج درجة تقول ما ماركس هو ألمانيا كوا هالنازاني كاكا بس إيوه أحمق كراون لخوتانوا جا عزيزاني إيما إسلامي كردي لقى كومونيستي كردي حد كان يكشتن يكسر الجواز يعني باشنيا أم بناي كريكارو انترناسيونالو أو بناي إسلامو كريكارو كاكا قال لي ما قال شيء مسلمان تشاور راسك من قال لي كنت قال لي شيء مسلمان للصاعد شني حسابك حسابك مسلمان اقل عرب كان ترك كان فارس كان فلان فيسار كان هاتن دفاعيا لآوات وامانج انسانيه كان توكد كاكا دفاعيا لك اي هاور اقل عرب كان كاكا ما انفال كراوين بيصدعنا بس فلسطيني هاتوا لنا جيش عراقي باش داري كذبوا انفال كدني ملتي ايمان لما يجب دركاكا والله خوش انسان بدس ام ارى محمد به حسناكم خوين لبنجي يك انسان بيت جاءوا انسان مسلمانه كافره اسرائيليه فلسطينيه نازل حرت جروب ودسو تاقمه هي والله بدز من به حسناكم خوين لبنجي يك انسان به والله ايمي داما يقرب سري كرد لا هي شونيكا اسير من بعاسمان والنما شر لشر لسد زيبي او انا اكا اسرائيل وفلسطين تو الى قتشي كدتها تو بدفاع لخوناكي كاكا دفاع لنشيمانكي خوكا كاكا دفاع لمسلمانكي خوكا كاكا وكو مسلمانشي كل بيركروا اي هاور كاكا وكو اسلاميشي كل بيركروا كاكا تركا كان تواني انا بدر جاي ميجو اسلام بكار بهن لبيناي برجوان كان خويا انا لبيناي نتوني شيماني خويا انا هيش كاتي اسلاميشي ترقنا يحسب وملتكي توبكا هيش كاتي اسلاميشي عرب نا يحسب وملتكي توبكات باجنية إيه چون فارسكان وعربكان وترككان مسلمان قالكي خوشيان خوشوي نشيمانكي خوشيان خوشوي دفاع لابروي خويان لديني خويان لنتوي خويان اكن لنشيماني خويان اكن توش كاشي مسلمان بوشي بوي بما توش دف مسلمان با دفاع لقالكي خوت ونشيمانكي خوت ولا لا مشتكاني خوبكا اما او بريبيا شرفيه تو خمي قال لك اخوتي النبي ما مسلمانين قال لي لغزه نازل مشي رؤده نازل محمد شي لهاد قول كي اخوا برسيا كاكا والله اخوائي وبنفلتك با الله اخوائي ويناوي كاكا والله اخواك جاسيتانا كما باش بيزان خواش بي خوشا مسلمان بيت دفاع لبرنامجك وبكي بلام قالوا نشيمانك خوش بيت ابروي خوش بيت كاكا جان تيجيت شري إسرائيل وفلسطين شيء إلاقي بإمه ها يعني كسي تيجي بيتشواني إسلامي كانوا أمانة دفاع لإسرائيل كان الأخوانه لا تخوا إن جاور آرا محمود شيخ نهروب منه آخر شبت الرو تو إلاقي شيء بس إسرائيل وكاك إسرائيل شي بو إمه كله ها بيقولن شي بو إمه كله إسرائيل زحمة النبي ها قسم بخابة جاي ميجو إمه شقي أمريكا وإسرائيل إمه يخوي شي بو كله زحمة النبي تو يدعني شي أما كيتو على بابتنا ها لبرويتشي او زور بي مهمه بخوا هيك بو يم هيج نبون عزيزاني بن با الله هم يندج مني قال لك ايما بون والله بهر هم يندز بنا قاقاي ايما بخوا جهاني عربي جهاني تركي بخوا جهاني فارسي بخوا امريكا وبخوا اسرائيل لجياني انا خمي املتي ايما النبوه والله املتي ايما امانه اوان لك دوكاكي جان قسم بخوا كرت ابيتنها خوي دوستي خوي بي نبت ماي اسرائيل بن نبت ماي عرب بن نبت ماي ترك بن نبت ماي ايران بن بتماي هيش كسي ما بن خوت النبي اجر شرف هي اجر عبرو هي لبيناوي قال لك خوت ونشتمانك خوتا بروتيك وشارك وخبات كاك مسلماني هم المسلمانين من يجي مسلمان مكاكي جان ساسل وساتشاوا كانوا باشني بلان براسي من شري خوتن بمنا كاكي جان اما ايشي مني جاري من حالي خوف اما حالك كشي داعني شيت كابرا هنا دعاء شي كاكي جان والله ده صلاة مهبوية بياني صد باس ما بل السيماني دامنا له لي دامنا أمو شيء الروا بو فلسطين بو شر بو غزة أو من أما بارا أما جلوبرك أما هموشتك فنبرن بو غزة شركا قسم بخوا كزناشت باشا بخوا دوصنا فركونا بيته انت أما شيء كاكيشي لسروها مو أما يشوا براسي من بداخم بو أويك منالشي فلسطيني بكجري
مناڵێکی خەڵکی غەزە بکوژێ خانوویە گوێران بێ منیش وەکو ئێوە ئینسانم هیوادارم کە ئینسان بگا بە قەناعەتێکە کە یەکتر نەکوژێ لە پێناوی هشتێکە بەڵام بە قەناعەتی ئێمە نابێ بە حەزی ئێمە نابێ لەو ڕۆژەوە ئینسان دروست بووە لە ناو شەڕ و کێشمە کێشما بووە بە ئیلاهی هەتا ئینسان بمێنێ لە ناو شەڕ و کێشمە کێشما بێت لە ناو ئەمە ئەبێ ئەمەیتە ئەمە واقعکاکە لە باوکتان بپرسن لە باپیرەتان پرسیارکەن لە حەو پشت پێیا بڕۆرەوە هەموو سەردەمەکان ئاوا بووە باشە ئەم شەڕێ هەیە شەڕی خلیجە ساڵی نەوە هەبووە حربی عالمی دووەم هەبووە حربی عالمی یەکەم هەبووە شەڕی نازانم چی بووە کورە حتا ئەگاتەوە سەردەمی نازانم سەردەمە کۆنەکان مێژ بەشێت هەروە بووە کاکە ئینسان هەروە بووە لە حقیقەتە لەبەرەوە من پەیامەکەم هەم بۆ ئیسلامیەکانەوە هەم بۆ هەموو لایەکە سەرەتا ئێوە دیفاع لە ئابڕووی گەل و نیشتیمانەکەی خۆتان کەن لە ڕۆژئاوای کوردستان یەک دانە هەفتەیە دەوڵەتی ئەردۆغان ئەوەی ناشێ بە ڕۆژئاوای کوردستانی کردووە بۆشی یەک کەسان باسی ناکە ها ئەگە تۆ مسلمانی فەرقی مسلمانێکی غەزە و مسلمانێکی ڕۆژئاوا چی ها خۆ ئەمیان هەر هاودینتە کە عەرەبە ئۆکەی خۆ ئەمیان هەر هاودینتە و هاو نیشتیمانیشتە و هاو زمانیشتە یعنی سێ جار هەیەی بەسەر ئەمیانە بۆ بە ئەمیان حاڵت لێ هاتووە بۆ ئەمیان قسە ناکەی کاکی ئیسلامی ها خواوە خواپەرستیە نەقەسەم بەخوا باش نییە لەبەرەوەی ویسم ئەو تۆزە قسێتان بۆ بکەم ئیتر کاتەکەم تەواو بوو داوای لەبوردنەکەم یەمەوە خزمەتتان لە کاتێکی ترە بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئارام ئەحمەد سەرچاو